هەتا ئێساڵن 3 ئۆتۆمبیل بە شەو کەوتۆتە ناوی. ئەمە چوارڕیانی سەروەریە ئەم چاڵی کە لە پشتەوە دەبینرێت کە نزیکەی 2 مانگ هەڵکەنراوە بۆ گۆڕینی قفڵێکی ئاو، بەڵام تا ئێستا دانەپۆشراوەتەوە بە پێوەی کە دوکاندارەکان باسیەکەن ئێوارە نییە ڕوودای هاتچۆ لەم جێگەیەدا ڕوونەدات. لێرە کاکسەروەری لێگە فەرمی تێر کاکسەروەر ئەمە چێم چاڵی هەڵکەن؟ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەم چاڵە 2 مانگ لەمەوە پێش هەڵکەندراوە کە هەڵکەندراوە بە نیازەوەی قفڵێ بگۆڕن. هەتا ئێستا نە قفڵیان گۆڕیوە و نە ئیشەکەیان کردو و نەپڕیان کردوتەوە. هەڵیکەنوە کەس نازانێت چی هەڵی کەندووە. ئەگە شارەوانی هەڵی کەندووە مەفروزە قەتعەیەکی بنووسایە بینووسایە ئێمە ئەم چاڵەمان هەڵکەندووە لەوە چێ ئەم چاڵان کەندرابێ بۆ ئیشێکی غێری قانونی. هەتا ئێستا لەوە تێ 20 حادیسە زیاتر ڕوویابێ. ئیستیحامی زۆر لەسەر ئەم چوارڕیانە. ئەمە چوارڕیانی سەروەریە، دایرەی جەوازاتی لەسرە، ئەوە لەویا زەریبەی لەسرە، ئەوە پەروەردەی لەسرە. ئێستا دەوامی مەکتەبنی ئاوایە. ئەگەر دەوامی مەکتەب بکرێتەوانێ ئەوە هەر بەرتەواوەتی قەتعە بێ. ئۆتۆمبیلی کەوتۆتە ناو تا ئێستا؟ هەتا ئێساڵن 3 ئۆتۆمبیل بە شەو کەوتۆتە ناوی. تێگەی ئیتر ئەمە خەڵکی گەڕەکەکە زۆر بێزار بووە، هاوڵاتی زۆر بێزار بووە. ئەمە کەس نایە بەلایە 2 مانگە؟ 2 مانگە کەس نایە بەلایە. بەس من پرسیارێ ئەوە ئەکەم کە هەڵتان کەندووە بۆ ئیشەکەی لێ ناکەن. کاتێک هەڵەکەندایە کە ئیشەکە و لێ بکردایە. باشە قفڵە نێوە بۆ چی گۆڕن؟ وەڵڵاهی هیچ هەواڵێکی نییە، بەس هەڵیان کەندووە بەجیان هێشتووە. دەسەکانە خۆش پێە بەڵێ ئەگەر هاوکار بینەکەم جۆزێتەوە ئەمە چاڵێک هەڵکەنراوە، بەڵام هیچ لۆگۆیەک لێرەیان نییە، نە شارەوانی، نە بەڕێوەبەرەتی ئەو نە هیچ کۆمپانیایەک. ئەوەی کە هەیە هاوڵاتیان کە لەو کاتێک هەڵکەنراوە بە دوکاندارەکانی ئەم ناوەیان وتووە کە ئەمە بۆ گۆڕینی قفڵێکە کەمە لە سەشقای بازنەی مەریگ مەحموودەوە چێتەوە بۆ گەڕەشی کانی کوردە ئێرە. لۆدێکی زۆر لەم چوارڕیانە هەیە، وەک باسەکرێ ئێواران ئەو لۆد و قەرەباڵغی لێرە هەیە، کەم ئێوارە هەیە ڕوودای هاتچۆ ڕوو نەدات. دوکاندارەکانی ئەم دەوروبەرە ئەو ماڵانە کە لەسەر ئەم ڕێگایان گلەی ئەویان هەیە کە ئەم شوێنە ئیهمال کراوە. من پەیوەندیم کرد بە شارەوانی سلێمانیەوە ئەوتیانە و بابەتە پەیوەندی نییە بە ئێمەوە، پەیوەندیم کرد بە بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی بە بەڕێوەبەر وتە بێژەکەیەوە، بەڵام کەسیان وەڵامی پەیوەندەکەیان نەدایەوە. بۆیە تا ئێستا نازانێت چی ئەم چاڵی هەڵکەنووە کە چی بووە، بەڵام تا ئێستا ژمارەی زۆر ڕووداوی هاتوچۆ لە ماوەی نزیکی ئەم 2 مانگەدا لێرەدا ڕوویداوە بەهۆی هەڵکەنی ئەم چاڵە و ئەو لۆدە زۆرەی کە لەسەر ئێرە دروست بووە.